لە چەند مانگی ڕابردوودا بانکی فیدراڵی ئەمریکا ڕەتی کردەوە 1 ملیار دۆلار داهاتی نەوتی عێراق ڕەوانە بکات بە مەبەستی بەکارهێنانی لە مەزادی دۆلار لە بانکی ناوەندی. بەوتەی شارەزایانی ئابووری نێودەوڵەتیش ڕەتکردنەوەی داواکەی بانکی ناوەندی عێراق لەلایەن ئەمریکاوە پێشهاتێکی مەترسیدارە بۆ سەر دیناری عێراقی و پێویستە حکوومەتی عێراق کاری جددی لەسەر بکات و دەست لە کوتانی دەهۆڵی بەهێزی دیناری عێراق هەڵبگرێت و ڕێوشوێنی تند بگرێتە بەر. بەو پێی متمانەی نێوان بانکی ناوەندی و بانکی فیدراڵی تێکچووە و ئەمریکیەکان چی دیکە بەرگەی دواخستن و دەستی پێکردن ناگرن. شارەزایان دەشڵێن پێویستە عێراق پلانی فریاگوزاری و چاکسازی چڕ و پڕ بە هاوکاری وەزارەتی ناوخۆ بۆ کۆنتڕۆڵکردنی بازاڕ و سنوورەکان و قەدەغەکردنی چوونە دەرەوەی دراو ڕابگەیەنێت و لە ئەگەری پشتگوێ خستنیشیدا دەرەنجامی نەخوازرا و ڕوودەدات. پێشتریش ڕاوێژکارێکی محەممەد شیع سوودانی ئاشکرای کردبوو کە ویلایەتە یەکگرتوەکان بەڕوونی لە ڕابردوودا 8 جار حکوومەتی عێراقی لە بەردەوامبوونی لە فرۆشتنی دۆلار بە ڕێژەی زۆر لە ڕێی بانکی ناوەندیەوە ئاگادار کردوێتەوە. ئەوەشی وتبوو کە لایەنی ئەمریکی چەندین بەڵگەی برتنە دەرەوەی دۆلاریان لەلایەن کڕیارانی دۆلار بۆ وڵاتانی ئێران و سووریا و لوبنان خستۆتە ڕوو. ئەمەش بۆتە هۆی قۆڕەخکردنی دۆلار لەلایەن بازرگانان و کەمبوونەوەی لە بازاڕدا. مانگی دووی ئەم ساڵیش بانکی ناوەندی عێراق بە ڕەزامەندی حکوومەت بەهای دیناری بە ڕێژەی لە 100 بەرز کردەوە و نرخی دۆلاری لە 147 دینارەوە بۆ 130 دینار دابزاند. ئەمەش کاریگەری ڕاستە و خۆی لەسەر دابەزاندنی نرخی دۆلار لە بازاڕی ڕەشدا دروست کرد. ماوەی چەند مانگێکە بەهای دیناری عێراق ناسەقامگیرە و هەندێک ڕۆژ لە 115 بەهاکەی بەرامبەر دۆلار لەدەست دەدات. هاوڵاتیانی عێراقیش زیانمەندی یەکەمی ئەم ناسەقامگیریان. ئەوەی چارەنووسی دیناریشی ناڕوونتر کردووە لێدوانێکی مازن ئەحمەد بەڕێوەبەری گشتی وەبەرهێنان و حەواڵەیە لە بانکی ناوەندی عێراقی کە ڕایگەیاندووە عێراق ڕاکێشانی پارەی نەختینەی دۆلار قەدەغە دەکات و مامەڵەکان بە دۆلاری ئەمریکی تەنها بۆ حەواڵەی ئەو شمەکانەیە کە هاوردەی عێراق دەکرێن و لە سەرەتای ساڵی داهاتووەوە دەست بە جێبەجێکردنی دەکرێت. هادی سەلامی ئەندامی سربەخۆی پەرلەمانی عێراقیش دەڵێت حکوومەتەکەی سوودانی بەڵێنی چارەسەرکردنی قەیرانەکەی لە ڕێی گرتنەبەری ڕێوشوێنی توندی لە بەرانبەر قاچاقچیانی دراو داوە، بەڵام سەرکەوتوو نەبووە تێیدا. دەشڵێت شکستی ئێستای دۆسیەی دۆلار لە ئەستۆی هەموو ئەو حکوومەتانەیە کە لە ساڵی 2003ەوە حکمی عێراقیان کردووە. سەلامی وتیشی چاکسازی لە سیستمی بانکی و قەیرانی دۆلار وا پێویست دەکەن کە فرۆشتنی دۆلار کۆنتڕۆڵ بکرێت کە تا ئێستاش بە بڕی زەبەلاح دەفرۆشرێت و نازانین بۆ کوێ دەچێت. لە ئێستادا عێراق و دراوەکەی لە بەردەم ئاستەنگێکی زۆر گەورەدان کە ڕەنگە ببێتە هۆکاری لە ناوچوونی حکومڕانی سەرباری هۆشداریە زۆرەکانی ویلایەتە یەکگرتووەکان لەبارەی بە قاچاقبردنە دەرەوەی دۆلار بۆ وڵاتانی دراوسێی.